میوانێکی مە لەسەر بێ پرسێ هەیە بڕێبەبەرێ پسولا خۆراکێ لە هەڵەبجە ڕێزدار مەریوان هادیژ هەڵەبجە بخوا لە گەلمەیە کاک مەریوان دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە هۆکار چ بوو ئەمڕۆ نەهاتە دەستپێکردن ئەف پرۆسەیە بە ئەلکترۆنیکردنا بڕێ ئەپلیکیشنێ ئەنکۆ یا پسولەین خۆراکێ. سپاس بۆ ئێوەش سڵاو و ڕێز بۆ بینەرانی بەڕێستان. قوربان بە نسبەت ئەو ئەپلیکیشنێکە قەرار بوو ئەمڕۆ ئەکتیڤ بکرێت ئەوەی ڕاستی بێت کاتەکە ناتوانین دیاریکەین. ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەڕێزانی وەزارەتی تیجاری بەغداد کردووە لە تقریباً مانگێک پێش ئێستەوە، ینی لە سەرەتای جەژنی ڕەمەزان کە دوایی هاتوو دوای ئەوە داوام دەستی پێکردەوە بەڕێرابوو هەر لە سەرەتای دەستپێکی داوام دوای جەژنی ڕەمەزان ئەو پرۆسەیە دەست پێ بکات و یەکەم شوێنیش لە هەڵەبجەوە بێت، بەس بە هەندێک گرفتی تەکنیکی دێتە پێشەوە تەبیعی لە مەسایل ئەلکترۆنی و داتاکردن و ئەپدێتی ئەو نازانیێرانی کە هەیە لە پسوڵی خۆراک و ئەوانەی کە بە پێشتر لە ڕێی هەنێ بەرنامەی کۆنەوە کراوە بە ویندۆزی XP کە ویندۆزێکی زۆر کۆنە لە ساڵی 90ەکانەوە بەکاردێت. ئێستا لە ڕاستیە هوکارەکە تەکنیکیە و پەیوەندی بە بەغدا بە هەیە دەبێت چاوەڕێی بەغدا بکەین. بەڵێ بەتاکید دەبەرەوەی ئیشی پسوڵی خۆراک ئیشێکی مرکزیە، وەک هەموو بەشەکایەتی خۆراک و ئەوانە لە بەغداوە سەرپەرشت دەکرێت مرکزیە و پێویست ئەوان ڕێنمایی و بڵین ئەمادەکاری تەواو بکەن بۆ بابەتەکە. هیچ کاتێک دیاری کراوە بۆ جارێکی دیکە دەست پێکردنەوە کاتەکە وەگوتم ئەمڕۆ بوو بەهاتنایە، ئەنی ئەمڕۆ بەیانی یەکشەم و دووشەمێنداناوە کە لەمێک دوو ڕۆژەیە بێن على الأقل حد أكثر ماكسيمومەکەی نابێ بگاتە دەیمان و لەم هەفتەشە بڵین کە هەڵەبجە کرایە هەفتەی داهاتووتریش سلێمانی و داودایەوە هەولێر و پارێزگاکانی کوردستانی شەمووی بە یەکەوە قەرار بکرێتەوە بەرنامەکە. باشە با بینە سەر سوودەکانی ئەو ئەپلیکیشنە کاک مەریوان چۆن دەتوانین سوودی لێ ببینین دوای کارابوونی؟ بەڵێ خۆی ئەپلیکیشنەکە بە چەند قۆناغێک کارا دەبێت. قۆناغی یەکەم قۆناغی نوێکردنەوەی زانیاریە کە بە عەرەبی تەحدیسی پێوتێت یان بە زمانی گشتی و ئینگلیزیەکەی ئەپدێتی پێوتێت. هەر ئایلەیەکە هەڵگری فۆرمی خۆراکە. فۆرمی خۆراک کۆمەڵێک زانیاری تایە، تەبیعی هەموو کەس زانێت کە ناوی ئەندامانی خێزانی تایە، ژمارەی ئەندامانی خێزان، ڕەگاز، هەروەها ژمارەی وەکیلی خۆراک، ئارد، ژماری تایبەت بە بیتاقەکەش، ئەوانە هەمووی لە ئەو فۆرمەکە تۆمار کراوە. ئەو ئەپلیکیشنە دێت لە ڕێی ئەو بەرنامەی کە دایناوە تایبەت ئەپلیکیشنەکەەوە پێویستە تۆ هەر هاوڵاتیەک ناوی خۆی لە فۆرمەکەیکە هەیە، تەبان کارتی نیشتیمانیشیە هەبێت، ئەمە خاڵێکی سەرەکیە وەک خۆشتم باسان کرد. وێنەی کارتی نیشتیمانیەکەی لەگەڵ وێنەی سەرک خێزان لەگەڵ هەموو ئەندامانی خێزان لەو ئەپلیکیشنەکە داوایە کە تەبیعی هەرەکو چۆن کارتماقێک دروست دەکەیت. ئەو زانیارانە داخلی ئەو ئەپلیکیشنەکەیت و دواتر ئینەریتەوە بۆ بنکەکانی تەموین، دواتریش ئێمەژە ئینەرینەوە بۆ مەرکەزیەت لە بەغدا و ئەپدەیتەکە دروست دەبێت. ئەین لە قۆناغی یەکەم تەنها ئەپدەیتی زانیاریەکانە، قۆناغەکانی دوای ئەوە لە قۆناغەکانی داهاتوو ئایتر مامەڵەکان دەست پێکاتەوە چ بە ئیزافە بێت، چ بە گواستنەوە بێت، چ بە زیادکردنی فۆرمی خۆراک بێت، چ بە چاکردن و هەموو مامەڵەکانی تایبەت بە پسوڵی خۆراک. باشە باسی کارتی نیشتیمانیت کرد. یەک لە مەرجەکانە ئەوەی کە خۆی تۆمار دەکات لە قۆناغیەکەمدا دەبێت کارتی نیشتیمانی هەبێتن. ئەگەر نەبوو چی کاریگەری لەسەر بەشە خوراکی مانگانەی دەکات بوون خۆی دوا بخرە یان نەدرێت؟ بەتاکید ئەبێت وەک دواخستن من تەسەور ناکەم بگاتە حاڵەتی بڕین لەبەرەوەی کە ئەمە شتێکی گشتیە و ئەبێ هەموو هاوڵاتێکی عێراقی چ بۆ ئەم ئیشە بێت چ بۆ هەر شتێکەکەی بێت پێویستی بە کارتی نیشتیمانی دەبێت. کارتی نیشتیمانیەکەشی بڵێن ئەگەر ئێستا هاوڵاتێک بە هەر بیانوێک نەیتوانێت بە کارتی نیشتیمانیەکەی دەرکات، طبعا وڵاتێک دایرێت تەنها ڕۆژ و دوو ڕۆژ نێکم بەرنامەیە ئەکتیڤە بێت، لەوە چێ مانگێک دوو مانگی پێ بخایەنێت کەمتریش ئەڵەت بە گەورەی و چیشی محافەزەکە کەوتو. ئێستا بۆنمونە هەڵەبجە بچووکترین محافەزەیە لەسەر ئاستی هەموو عێراق. احتیمالی هەیە بە مانگێک ئەگەر هاوڵاتیان هاوکارمان بن بە مانگێک تەحدیثەکە بکەین هەموو هاوڵاتەکان بەرنامەکە ئەکتیڤ بکەن و زانیاریەکە تازەکەن. بەڵام ئەگەر هیچ کارتی نیشتیمانی نەبوو ئەتوانێت لەم فترەکەمەیە پەیوەندی بکات بە نووسینگەکانی فەرمانگەی کارتی نیشتیمانیەوە بۆی بە زووترین کارتی نیشتیمانەکەی بۆ بکرێت و بتوانێت سوودبەند بێت لەو ئەپلیکیشنە و بۆی بەشە خۆراکەکەی نەبڕێت بە پێچوانەوە گەر کەسێک هەر خۆشی بڵێن زۆر پێداگەن نەبێت لەسەرەوە بڵێ بەڕاستی ئەگەر نەتوانێت لەو فترەی کە بەمان دیاری کراوە بۆ نەگریمان مانجەکە لەو فترەی ئەگەر نەتوانێت کارتی نیشتیمانیەکەی تەواو بکات و لە بەرنامەکەی تەفعیل نەبێت ئەو کاتە بەتاکید بەشە خۆراکەشی ڕادەگیرێت. کاک مەریوان
هاوڵاتیان دەتوان لە چی هاوکاریتان بن بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە کە وەکو تاقیکاری یەکەم جار لە هەڵەبجە دەست پێ دەکرێتن جگەل لەوەی کە دەبێت کارتی نیشتیمانیان هەبێت. ڕاستی هۆشیاری لە ڕووی تەکنۆلۆژیا زۆر پێویستە بۆ ئەم ئیشە لەبەرەوەی ئیشێکی ئەلکترۆنیە پێویستە هاوڵاتی زۆر هوشیار بێت لەسەرما ئەگەر کەسێکیان بڵین لە عیلەیەک کەسێکی وا شارەزایتیانە بێت کە شارەزای هەبێت لەو ئەپلیکیشنەکە ئاکتیڤەکرێت و بڵێن کاراکرێت پێویستە سەردانی بنکەکان بکەن چ بە ئێمە بێت چ بۆ وەکیلەکان چ بڕێنمای لە هەر شوێنەکە درێت لە هەنگاوەکانی داهاتووە شوێنەکان ڕاگەێنین ئەڵبەت زیاتریش هەست سەردانی دایرە بکەنەوە بۆی وشارێک هەبێت ئەلبەت ئێمەش لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە پێویستە وشاری بڵاوکەینەوە کە چۆنێتی ئەکتیڤکردنی و بەرنامەیە طبعا کە هاوڵاتی وشاری هەبوو لە شێوازی بەکارهێنانی ئەو ئەپلیکیشنە ئیشێکی زۆر ئاسان و طبیعیە بەس ئەگەر ڕاستی گەربوویان ئاسانتر لێ بکەین ئاسی خوێندنی باش نەبێت تۆزە زەحمەتە لە ئێستا بوویان ئاسانتر لێ بکەین بۆ ئەو کەسانێک کە ئێستا گوێیان لە بەڕێستانە ئەپلیکیشنەکە زۆر باشە بەس موبایلی زیرەکی هەبێ ببۆرە موبایلی زیرەکی هەبێ لە ئێستا پێویستە بزانین ئەو ئەپلیکیشنە ناوی چی دەبێ بە چ ناوەک سێرج بکەم لە ناو موبایلی خۆمدا لە دابەزاندنی ئەم ئەپلیکیشنە. بەڵێ جا ئەوەی کە قۆناغی سەرەتای ئیشەکە بە تاکید وتمان ئەپلیکیشنەکە ناوی البطاقة التەموینیە ئەلکترۆنیە طبعا بە عەرەبی هەیە قەرارە دواتریش ئێمە زمانەکەمان ناردووە بۆی تەرجمەمان کردووە هەم بە سۆرانی هەم بە بادینی من وایە بینم هەستەکەم دواتریش بە زمانی کوردیش بڵاوێتەوە بەس ئەوەی کە ئێستا هەیە لە ناو پلەیستۆر و ئەپستۆرکە دایابەزێنی هەردوو مۆبایلی ئەندرۆید و ئایفۆن ئەو بەرنامەکە داوەزێت بەنای بطاقة التەموین ئەلکترۆنیە ئیتنازە لە هەنگاوی داهاتووەکرێ بە کوردیانە لە ئێستاوە دەتوانن دابەزێنن دووشەیە بەڵێ بە بەرنامەکە دەمێکە هەیە بەرنامەکە ئەتوانم بڵم ساڵ زیاتر ئەبێ بەرنامەکە هەیە و دابەزاندنەکەی کە دایابەزێنیت بەڵە کارانیە بەس ئەتوانی ئێستا لە ئێستەوە هەموو هاوڵاتیەک ئەو بەرنامەیە دابەزێنت لای خۆی هەیبێت هەر ئەپێکی بچووکە شوێنێکی وەرە ناگری لە مۆبایلەکەیە بەرنامەکە دابەزێنت لای خۆی طبیعی دوای ئەوە قۆناغەکان پرسیاری لە یەکات قۆناغی دوو پرسیاری لە یەکەم ئاڵێ کارتی ئەلکترۆنی خۆراکی وەرەقیت هەیە یاخود کارتی پلاستیکیت هەیە کە تەمەن لە سنووری کوردستانە تەنها بزانم پارێزگای دۆ کارتی ئەلکترۆنی بۆ کراوەی خۆراک بەگشتی پارێزگاکانی کە شێوازە کۆنەکەی فۆرمی خۆراکیان هەیە کە وەرەقەیە ئەو دوو پرسیارە یەکە سەرەتا یەکسەر کە داغڵی بەرنامەکە ئەبیت طبیعی هەڵێ بژێری کام بەشیانت هەیە طبعا زۆربەی کوتم وەرەقەی هەیە کە وەرەقەکەت هەبوو دوای ئەوە یەکەم پرسیار اختیاری پارێزگاکەیت پارێزگاکە هەڵە بژێریت ئێستا لە ئێستایان نینەوە و کەرکووک و بەغداد هۆنە پارێزگاکە کراونەتەوە کە پارێزگاکەت هەڵبژات قۆناغەکەی داهات و پرسیار بە پرسیار هەر طبیعی کە دەچوونی بۆ بکەیت و بڕێ لەگەڵی شتەکە زۆر قورس نییە بەس وکوتم هەنگاوی یەکەم پێویستە ئەو ئەپلیکیشنە هەموو هاوڵاتێک دایبەزێنێت زۆر باشە واتە پێویستی بەوە نییە هاتوچوویەک هێنان و بردنەکە و ماماڵە و ڕۆتینیاتەکە لە ماڵی خۆتەوە ئەپلیکیشنەکە دادابەزێنی اینجا لە دوای کارابوونی کەواتە منداڵی نوێ لە دایک بوش دەتوانێت هەر لە ماڵەوە تومار بکەیت چی پێویستە بوو ئەم قۆناغەکەی چاڕەوان دەکرێت بکەتە بواری جێبەجێکردندا دوای دەستپێکردنی قۆناغی یەکەمی تومار ڕاست ئەوەی کە سەرنجمان کە خسۆتە سەری تێبینیمانیاوە بە ڕێزان لە وەزارەتی جارە لە بەغداد ئەوە کوتم هەنگاوی یەکەم تەنها نوێکردنەوەی زانیاریەکان ئەواتە ینی هیچ هاوڵاتیەک ناتوانێت کە مامەڵک تۆمارکەتیە ینی بۆ نمونە بێک مناڵێک ئیزافەکات لە ناو بەشە خۆراکی یا بەشە خۆراکی لە شوێنێک بە شوێنێک گوازێتەوە ئەم مامەڵانە لە ئێستاە ناکرێت قۆناغی یەکەم تەنها قۆناغی تەحدیث و نوێکردنەوەی زانیاریەکانە قۆناغەکانی داهاتوش هەر طبیعی و قۆناغێکم زۆر ئاسانە هەر لە ڕێ ئەپلیکیشنەوە طبیعی ئەکرێت بەس پێم وابێ هەتا ئێستا تەنها لە تەنها پارێزگایك لە میسان وەکو تەجریبی وەرگیراوە وەکو تێستێک و ئەزمونێک وەرگیراوە لە پارێزگای میسان یا زیقار سەرەتا بەس تەنها تۆمارکردنی مناڵ وەرەگیرێت بەس طبیعی هەرەوەنەکو وەڵی کەوتینە سەر سکاکە ئیشەکە کە کرا هاوڵاتی شارەزایی وشاری پێیا کرد لە بەرنامەکە دواتر هەموو مامەڵەکانی کەش هەر لە ڕێ ئەپلیکیشنەوە زۆر ئاسانەکرێت بەس مەرجی سەرکی کوتمە کارتی نیشتیمانیەکەی هەبێت لەگەڵ فۆرمی خۆراکە ئیشەکانێکی دوای ئەوە هەنگاوەکانی کە زۆر ئاسانە بێت کاک مەریوان با ساڵانە منداڵ هەیە لە دایک بووە تەمەنی لەوانەیە گەبیشتە 2 ساڵ زیاتر 3 ساڵیش هێشتا تومار نەکراوە لە عێراق و هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی عێراقیان لە نەپەیوەندەرەکانی عێراق دەڵێن بیانوێن ئەوەیە تاوەکو ئەم ڕێگە نوێیە
چالاک بکرێتن باشە ئەگەر چالاک کرات و مارکردن لە ئەپلیکیشنەوە منداڵی نوێ پێتان وایە یان بەبێ ئەو زانیاری کە هەتانە ئەو ماوەی ڕابردوویەی کە بەشە خوراکی ئەو منداڵانە نەدراوە قەرەبوویەک بۆ ئەوان هەبێتن لە عێراق و هەرێمی کوردستان؟ بەڵێ وڵای ڕاستیگەی چەند جارێکی کەش ئەو پرسیارەمان لە کۆبوونەوەکانە لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی بازرگانی خۆمان لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق لە کۆبوونەوەمانە لە شاری هەولێر دانیشتوین و ئەم پرسیارە کە پرسیاری زۆرینی هاوڵاتیانە ئەم پرسیارەمان ئاڕاستیان کردووە بەداخەوە کە ئەڵەن بە هیچ شێوەیەک قەرەبوو شمولی ئەو کەسانە ناکات کە ئەم ماوەی پێشوو مناڵیان بوو بە هەر بیانێک تۆمار نەکراوە هەر یەک معلوماتی بچووکیشتان بمێ لە پێنجی 2023 عینە مانگی 2023 بۆ 2 ساڵی ڕێک ئەڕات کە ئەستا پێنجی 2025 لەو فترە 2 ساڵی ڕێک ئەبێت کە هەموو ماوەڵەیەکی خۆراک ڕاگیراوە تەنها مامەڵەیە کە هەبێت ئێستا بەس تەنها کوشانەوەی ناوی مردووە ئەم هەنگاوی یەکەمەش کە ئێستا جێبەجێکرد بەرنامەی ئەکتیڤی تەموینەکە تەنها زیاتر بۆ ئەوەیە کە تاکیدکەنەوە سەر ئەو کەسانی کە وەفاتیان کردووە بۆ ئەو کەسانە لا ببرێت چونکە کەسانێکی زۆر هەن وەهمین دووبارەن تکراریان لە شوێنی کە ناویان هەیە وجودیان هەر نییە کاتی نیشتیمانیان نییە بە هەربیان بێ لە بەداخەوە ئەوەی کەوتمانە وەڵام ئەوانی کە تۆمار نەکراون بە هیچ شێوەیەک هیچ پڕیارێکی قەرەبوو نیە و ڕەنگیش لە داهاتوە ئەگەر بڵین بە شێوەیەک لە شێوەکان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند یەکدەنگ بن و بی لەسەرەوە بکەن کە بودجێکی تایبەتی بۆ تەرخان بکرێت وەک چۆن لە ماوانی لە ساڵانی پێشووترا لە 2010 بۆ 2015 ئەو کەسانی کە بەشە خۆراکیانە فۆتا بە هەربیانێک مناڵ قەرەبووکرانەوە ئەمەژە کرێت بکرێت بە دەرفەتێک و لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمانەوانە کۆدەنگێکی لەسەر دروست بکرێت بۆ ئەوەی کە قەرەبوو بکرێنەوە. بڕێڤەبەرێ پسوولە خوراکان لە هەڵەبجە ڕێزدار مەریوان هادی ژە هەڵەبجە لەگەلمە بووی گەلێک سپاس ماندۆ نەبن کاک مەریوان.